جوانە هاردی جەنگاوەرێکی دیێرینە لە سوپای ئەمریکا و دایکە و خەڵکی واشنتن دیسیە. ئەو دەڵێت کە سەیری بەرزبوونەوەی مردنەکانی لە پەیوەست بە دەمانچەی کردووە لە ئەمریکا لە ساڵی 2018 بڕیاریدا ڕێکخراوەی گان داون فرایدێ ڕێک بخات کە گروپێکە تایبەتە بەکەمکردنەوەی توندوتیژی بە دەمانچە. شەقامەکانی واشنگتن دیسی لە ناوچەیەکی جەنگ بەتر بوون و لە ڕاستیان من تەنها ویستم گۆڕانکاریەک دروست بکەم. ئەوە زۆر ترسناکە کە تەنها منداڵەکانت فێری ئەوە بکەیت کە لە هەندێک کەسی تایبەت دوور بکەونەوە و خۆیان لە هەموو شتێک بپارێزن، بەڵام لەگەڵ تەقەکردنی بە کۆمەڵ لەگەڵ ئەوەدا دەبێت چی بکەیت. هەموو هەینیەک هاردی بە ئۆتۆمبیل دەچێتە ئەو گەڕەکانی واشنتن کە ڕێژەی ڕووداوەکانی پێوەست بە دەمانچەیان فەرەترە. لەگەڵ منداڵان و خێزانەکانیان کۆ دەبیتەوە بۆ دووزینەوەی ڕێگاکانی کەمکردنەوەی توندوتیژی. هاردی دەڵێن گروپەکە لەگەڵ بەرپرسانی شارەکەش کار دەکات لەسەر شتەکانی تر وەک دانانی چرای شەقامەکان لە بەشە تاریکەکانی گەڕەکەکاندا. گەڕەکێک کە چوینە ئەوێ تێبینیمان کرد کە تەقەکەرەکان لە پشت گژوگیا و دارەکانەوە خۆیان حەشار دەدەن. بۆیە ئێمە لە منداڵەکانمان پرسی چی دەتوانن بکەن بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی بەچەک لە کۆمەڵگەکەتان. ئەوان گوتیان دەتوانین دارەکان و گژوگیاکان ببڕینەوە بۆ ئەوەی بزانین چی دەگوزارێ. بۆیە ئێمە کۆبووینەوە و وامان لە ئەندامانی ئەنجومەنی شارەوانی کرد بێن بۆ گەڕەکەکە و ئەو دار و گژوگیانە ببڕنەوە. ماکیا کینگ برۆکس تەمان 13 ساڵ خۆبەخشی کە و دەڵێت خۆی بەرتەقەکردن کەوتووە. من هێشتا بەڕاستی گەنج بوو. بەردەوام پەردەکانم لە ژوورەکەم دادایەوە دەترسام بچمە نزیک پەنجەرەکەمەوە. من نەمدەوێت ژوورەکەم بکەمەوە چونکە دەنگەکانی زۆر بوون. نازانم من بەڕاستی دەترسام. دەروناسانی مناڵان دەڵێن تەنانەت خوێندنەوە یا سێرکردنی هەواڵەکان سەبارە بە توندوتیژی بە دەمانچە کاریگەری زۆری لەسەر تەندروستی مناڵان دەبێت و دەبێتە هۆی گۆڕانی باری دەرونی. بەڵام ئەوان جەختەوە دەکەنەوە زۆر جار خانەوادەکان دەتوانن ڕێگەری لەوە بکەن ئەم نیشانانە بگۆڕدرێن بۆ کێشەی بەتر. قسەکردنی دایک و باوکان لەگەڵ منداڵەکانیان سەبارەت بەو شتانەی کە ڕوویان داوە دەتوانێت زۆر یارمەتی دەربێت. ئێوە پێکەوە سێری فیلمێک دەکەن تەقاکردنیشی تیادایە. ئەوە دەرفەتێکە بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی منداڵەکەت لەم گفتوگوێدا بەشداری پێ بکەیت. هەرزەکارێک یان منداڵێکی خوێنکار ئەوە چۆن دەبێت، چۆن لەگەڵ ئەوەدا سەودا دەکەیت. بەپێ ئەرشیفی توندوتیژی بە دەمانچە فەرەتر لە 670 منداڵ و هەرزەکار لە ئەنجامی توندوتیژی بە دەمانچە لە ئەمریکا تا هەفتەی مانگی 5 ساڵی 2003 گیانیان لەدەستداوە. کەرینە بەفراژیان بۆ دەنگی ئەمریکا.